بەناوی خوای گەورە و میرەبان ئایزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە شیکاری وەرزشی بەهێوەی بەڕێز و خۆشەوی شادەبمەوانێ. ئەمڕۆژ بابەتمان تایبەتە بە چامپیۆنز لیگ و بە تایبەتیش کۆمەڵی مەرگ و ئەگەرەکانی سەرکەوتن لە کۆمەڵی مەرگ، چونکە لە کۆمەڵی مەرگ بلیتێک یەکلا بۆ تاوانێت کە بۆ تیپەکەی ئێدێن تێریسیچ بروسیا دۆرتمۆند سەرکەوتنی بۆ قۆناغی داهاتوو بە پێنجەم یاری یەکلا کردەوە پاش سەرکەوتنەکەی بەسەر میلان لەسەر یاریگای سانسیرۆ. ئەوەی ماوەتەوە ڕکابەریکی سێقۆڵیە کە دوورتا نزیک چانسیتی پێکەمترە زیاترە، بەڵام ئەم سێ تیپە هەر سێکیان ڕکابەری دەکەن بۆ بڕینی بلیتی دووەمیەم گروپە و هەر سێکیان ڕکابەری دەکەن بۆی کە کامیان دەگەن ئێوڕۆلیگ، بەڵام مۆشی کە سەر ناکەوێت لەم کۆمەڵایە پێی ناوترێ ڕکابەری ماڵاوای یەکە لە چوارچێوەی ڕکابەریە نامێنێتەوە. بۆی ئەمڕۆ لەمە بابەتەکانمان بەوە درێژە پێدەدەین، بەڵام زۆر بە خێرایی سێ تێبینی لەسەر یارەکانی شەوی ڕابردوو: ڕیال مەدریت، مانچستەر یونایتد، ئینتەر میلان، کە ئەمە بوەستانێکیان لەسەر بکەم و پێشەوەی بچمە لای ئەمە و یارەکانی دیکەش کە ئەنجامەدرێت. خاڵی یەکەم لەسەر ڕیال مەدریت کە دەمەوێت باسی بکەم، کە یاخود خاڵی یەکەم با لەسەر ئینتەر میلان بدوێن. ئینتەر میلان هەڵی وەرزی ڕابردووی دووبارە بکردوانێ، دڵنیابن لەوەی هاوشەوەی وەرزی ڕابردوو بەخت یاوەری نابێ، پۆرتۆ و بەنفیکا بێتە بەردەم و دواتر میلان بەبێ لیا و بگەیتەوە یاری کۆتایی چامپیۆنز لیگ. ئەم چانسا یەکجار دەرفەتەیاتێ، جاری دووەم ئەبێت تۆ خۆت هەوڵ بەیلەوەی کە بچیتە بەری سەرەوە بەشکە یاریە قورسەکانە بکەونە قۆناغی چارێکی کۆتایی. بەڵام ئینتەر میلان ئەم دەرفەتەی لەبەردەم خۆیان نەهێشت، بڕیاریدا لەوەی کە تیپەکە کە ئامانجێتی ئەمساڵ بگاتەوە یاری کۆتایی چامپیۆنز لیگ و بگرێت تیپێکی بێزیش بێ، بڕیاری داوە لە قۆناغی شانزەوە، ئەنی چانسێ بۆ ئەمساڵ کۆمەڵەکەی ئاسان بوو، پار کۆمەڵەکەی قورس بوو، پار بە دووەمی سەرکە و ئەمساڵ ژەر بە دووەمی سەرکەوتەوە، پار قورعی شانزە و هەشت لە بەرژەوەندی بوو، بەڵام ئەمساڵ دڵنیابن لەوەی قورعی شانزە ڕەحمی پێ ناکە، چونکە تیپە سەرکەوتوەکانی بلیتی یەکەم، تیپە سەرکەوتوەکان بایر میونخ، ڕیال مەدریدە، مانچستەر سیتیە، بەرشەلۆنەیە، یعنی ئەم کۆمەڵە تیپە، ئارسیناڵە، سێریکەم بژاردەکانی بەردەم ئینتەر میلان بژاردەی زۆر قورسن، ئەتلەتیکۆ مەدریدە کە ئەگەر یەکەم بگرێ، ڕیال سۆسیاد بۆ نامێنێتوانێت. کەواتە ئینتەر میلان خۆی خستە بەر تیروپشتێکی قورس، خۆی خستە بەر تیروپشتێکی زەحمەت و خۆشی هۆکار بوو پاش سەرنەکەوتنی بەسەر ڕیال سۆسیدادە. بۆیە ئینزاگی و ڕێگەی هەڵبژارد، ئینتەر میلانە و ڕێگەیان هەڵبژاردووە، نەیانتوانیان بردنەوە گرنگە بێنن، خۆیان لەم ڕوبەڕووبوونەوە قورسانە لە قۆناغی شانزە لابدەن. خۆ هەموو یاریەکان قورسە، بەڵام تۆ باشترە لەوەی بە یەکەمی بڕۆی بەشکە یاری قورسێ بۆ قۆناغی شانزەنەوە، چونکە بەس لە قۆناغی شانزە تایبەتمەندیەوە لەبەر چاودەگیرە کە دویانی وڵاتی ڕوبەڕووی یەک نەبنەوە، تیپێ دوو تیپیش لە کۆمەڵێکا بن ڕوبەڕووی یەک نەبنەوانێ، و هیچ تیپێکی یەکەم ڕوبەڕووی یەکەمەکان نابێتەوە، هیچ تیپێکی دووەم ڕوبەڕووی دووەمەکان نابێتوانێت. ئەم تایبەتمەندیە بەس لە قۆناغی شانزەیە، بەڵام ئینتەر میلان ئەم تایبەتمەندیە ڕەت کردوانێ و ڕێگەیەکی قورسی بۆ خۆی هەڵبژارد. ئەمە سەبارەت بە ئینتەر میلان. سەبارەت بە مانچستەر یونایتد، ئاساییە بە بایر میونخ بدۆڕی، یاریکی زۆر باشی کرد مانچستەر یونایتد. من وەکو خودی خۆم یعنی ستایشی مانچستەر یونایتد دەکەم بەرامبەر بۆ ئاستەناوازەی لە هەردوو یارەکەی بایرنە پێشکەشی کرد. بۆ بایرن یانەیەکی بەهێزە، یانەیەکی تۆکمەترە، یانەیەکە گرێبەستی گەورە و گرنگی ئەنجام داوە کە گرێبەستە گەورەکەی بایرن کاریگەری هەیە و کۆی مانچستەر یونایتد نییە، بۆیە هەردوو یارەکە سەرکەوتنی هێناوە و مانچستەریش باسێکی باشەوە دەرکەوتووە، هەوڵی داوە، بەڵام پێی نەگەیشتووە. من سەرزانشتی بەی جۆرە ناکەمەوە بگرێت ستایشی شەکەم بۆ دویاری بەرامبەر بە بایرن کرد. بەڵام کاتێک تۆ لە قۆناغی کۆمەڵەکانە تیروپشک ڕادەکێشێت، بایرنمان هەیە، بەڵێ بایرن یانەیەکی بێزە، ئەکرێتەوە واز لەم بلیتە بێنی. بەس ئایا مانچستەر یونایتد بەراورد دەکەی بە گەڵەتەسەڕای؟
ئایا مانچستەر یونایتد بەراورد دەکەی بە کۆپنهاگن لە هەموو دۆخەکانە پێکهاتی یونایتد لە گەڵاتەسەرای و لە کۆپنهاگن لە پێشترە واگەر بیانوو بۆ کارتە سوورەکەی ڕاشفۆرد دێتەوە بۆ شکستەکەی کۆپنهاگن کاکە خۆ بەرامبەر کۆپنهاگن نەبێ لە بەرامبەر کۆپنهاگن یاری یەکەم لە ناو ترافڵدا 6 گۆڵی لە کۆپنهاگن کرد بێ لە کۆپنهاگنی شایاریی عاسی بوو لەی کۆپنهاگن زۆر باش دەرکەوت لیندلۆف گۆڵێکی کرد دوای لە کۆتا سەدا لێدانێکی سزا لەلایەن ئۆناناوە جێڕایەوە لە یاری گاڵاتەسەرای سەرەتا 2 گۆڵت کردووە دواتر گۆڵی سێویەکی ژەکەی 2 گۆڵت لەسەر تۆمارەکرێتەوە کەواتە تۆ خراپی واز لەو عەقڵیەتە بێنە تۆ ڕقت لە ڕۆناڵدۆیە ئەتەوێ هەرستایشی تینهاگ کەی تۆر پاکانە بۆ تیناکەی مەجای پاکانە بۆ تینهاگ نەما تەواو ئەوەشی کە هەندێری ڕۆناڵدۆی نێ لە دیوی ڕۆناڵدۆ ڕەخنە لە تیانگ نە تینهاگ سەرلەبەری هەڵێ کارکردنی لە مانچستەر یونایتد بەو دەسەڵاتە و بەو هێزەوە لە مانچستەر یونایتد هەڵێ و ئەنجامەکانی شێڵن دەرکردنی مانچستەر یونایتد لە قۆناغی کۆمەڵەکانی چامپیۆنز لیگ کارەسات بۆ بلیتەکەی بۆ گەڵاتەسەرای و بۆ کۆپنهاگن لە دەستداوە کاکە نەک بلیتی چامپیۆنز لیگی لە دەستداوە قۆناغی شانزەمەڵێ بەشداری یۆرۆلیگیش ناکە نەیتوانی بلیتێکی یۆرۆلیگیش ببڕێ ماڵاوای کرد لە چامپیۆنز لیگ ئەمە کارەسات نەبێت چی کارەساتە چ بەهانەیەکی ترێنیتەوە پێکان بۆ یاری بایر مونیخ پێکان بڵێ کەس ناتوانێت قسەت لەسەر بکا کاتێشکست بەرامبەر بە بایرنێنی بەڵام تۆ بەرامبەر گاڵاتەسەرای و کۆپنهاگن شکستێنی چۆن قسە ناکرێ چۆن سەرزەنش ناکرێ ئەی کوا یاریزانە 100 ملیۆنیەکانێک کوا پێگاتە بەهێزەکە و کوا ئەو تیپەی کە وعدتدا وتە ئێمە ئیتر تۆقێنەرین و کوا و قسەی کە لە کۆنگری یەکەمە کۆتایی هێنان بە شکۆی گواردیۆلا و کڵۆب لە پرێمەر لیگ یعنی کردەوە مهمە قسەکردن ئاسانە هەموو کەس بە قسە وێرێ تۆ داما و کۆتایی بە ئۆنایمری و واکوا ئۆنایمری کورسەکەی لێگرتووی وا پۆستیکۆگلۆ پۆستەکەی لێگرتوویت و شوێنەکەی لێگرتووی ئێستا هیچ ناگەی دەستەبەی بۆ کڵۆپ و بۆ گواردیۆلا تۆ ناتوانی وەکو کاکە ئارتیتا زەمبی لەسەرە نازناوی بۆ ئەرسناڵ لەبردۆتەوە بەس هەر چۆنێ بێ تیپەکەی دامەزراوە ناکرێ و کاتێم شکستانە سەرەڵبەنەوە لەبەرەوە دۆخی مانچستەر یونایتد بە بڕوای من دۆخێکی کارەساتبارە دۆخێکی کاریسیە گۆڕانکاری ڕیشەیەوێ تینهاگ باتە تا کۆتایی وەرز بەردام بە تازە هیچ شتێک نەما بۆ مانچستەر یونایتد لە وەرزی ئەمساڵ بۆیە با دەرفەتی خۆی تەواو کاریزانە پێکراوەکانیشی بێنەوانێ ڕەنگە ئەمانە هەمووی سوود بوون بۆ تینهاگ لێوەی فێر بێ لەبەری تینهاگەوە زمونە گەورەی لە بواری ڕانانە نییە بۆیە بە بڕای من کاریگەری مانچستەر یونایتد باشترین بڕیاری شێوەی تینهاگەر بەردەوام بێ ڕەنگە سوودی لێوەرگرێ بۆ داهاتوو بتوانێت ئەم تیپەی پێڕێک بخاتەوانێت بۆ ساڵی داهاتوو بە شێوەیەکی باشتر ئەم هەڵانەی کە کردوێتی لە ڕابردوو دووبارەی نەکاتەوە تیپەکەی بەرەو پێش بچێت ریال مەدریت قسەیەکیش لەسەر ریال مەدریت بکەین زۆر گلەیی لە ریال مەدریت دەکرێت تاوان لە پێش ئەم کلیانە هاندەرەکانی ریال مەدریت دەکرد وەڵا فلانە یاریزان ئیهمال کراوە فلانە یاریزان پشتی پێ نابەستێت توانەکانی کوژراوە کارلۆ ئەنچیلۆتی وای لەم کرد ئەمە وای لێ و ئەمە وای لێ و ئەمە وای لێ بە درێژایی 40 ڕۆژی ڕابردوو ریال مەدریت یاخود بە درێژایی ئەم وەرزە ریال مەدریت تاوەکو ئێستا زیاد لە 16 پێکانی هەبووە و لەم 16 پێکانە بەر 8 یاریزانی سەرەکی تیپەکە کەوتووە بەڵام ریال مەدریت ئێستا پلەی دووەمی لیگای گرتووە لە کۆمەڵەکەی تاکایانە بوو کە لە چامپیۆنز لیگە هەر شەژیاری قۆناغی کۆمەڵەکانی بردەوە خۆسیلۆ لە 4 یاری ڕابردوو یاری پێ نەکرام یاری ئەم شەی ڕابردووی لە پێگاتی سەرەکی بوو 2 گۆڵی تۆمار کرد فران گارسیا 5 یاری ناکا شەی ڕابردوو یاری کرد ئاسیستی کرد لوکاس ڤاسکێز چەند یاری ناکا شەی ڕابردوو باشترین ئاسی پێشکەش کرد ناچۆ فەرناندێز یاری کرد شەوی ڕابردوو تۆنی کرۆسی ژیاری نەکرد لە پێگاتی سەرەکییانە بوو ڤینیسیۆسیش پێکانی هەیە ریال مەدریت ژمارە نوۆشی نییە
ڕۆدیگێریشی یاری پێ نەکرێم یارێ لەسەر کورسیە دەکداینە ئەو لۆنینەی پێگاتی سەرکی وەرگرم یارێت چوە سەر کورسیە دەک ڕاهێنان ئەوە نییە کە لە بەرچاوی توایە قسەکردن لە سەریاری ئەوە نییە کە تۆ لە پشتی تەلەڤیزۆنەکەەوە دانیشتی و قسەکەی برایم دیاز چەند یاریە سەرکێم یاری یاریزانی یەدەگیش ئەوە پەیوەندی بەو کەشەوە هەیە کە ئەم یاریزانانە چۆن ئامادەیەکرێن بۆ یاریەکان ئەم ڕاهێنەرە چۆن یاریزانەکانی ئامادەکە بۆ یاریەکان بە دیوێکی تر ئەم ڕانەرە چۆن قەناعەت بەم یاریزانەکە کە تۆ لەسەر کورسیە دەک بە با ئەحمەد سەرەکی بێ مەحموود جان تۆ لەسەر کورسیە دەک بە با ئەحمەد سەرەکی بێ دواتر دەرفەتی یاریکردنی توێ وەوا بکە کە هاتە ناوانێ ئاستی لەو بەرزتر پێشکەش بکە ئەمە ژیری ڕاهێنەرە ژیری کارکردنە دەزانێت چۆن کارەکە هیچ یاریزان سیبایۆس چەند هاندەری ڕیاڵ مەدرید ئەو گلەیەکەن چەندێکە یاری سیبایۆستان نەبینیەوە لە ڕیاڵ مەدریدە چەندێکە خۆ سیباز دوێنە شۆ گۆڵی کرد و باشترین یاسیشی پێشکەش کرد ئەوە هەرە سیبایۆسەیە کە ئیمال کراوە توانەکانی کوژراوە یاریزان بە یەدەکردن ڕانانی تاوی خۆیەکە ئامادەی تاوی خۆیەکە و لە دەرفەتی خۆیان بێت توانای خۆی بسەلمێنێ وەکو ئەم یاریزانانەی ڕیاڵ مەدرید ڕاستە مە قۆناغی کۆمەڵەکانە ئەخۆ ئەویش ناچێت لە بەرامبەر سیتیوانە ئەم یاریزانە تاقیکاتەوە بەڵام لە کاتی خۆشیان دەرفەتیان پێ ببا لەگەڵ کەشی تیپەکەیان بگونجن دەرفەتی خۆشیان هەیە یاریکەن واشی بەنەوانێ وە گۆڵیش تۆمارەکەن ڕەخنەگرتن کە دەیگیری ڕەخنە مەگرە قسەکە فڕێبەی توی چ پێ نەبێ بە دەلیل بە داتە ئاوە بڵێ کاکە من ڕەخنەم ئەلەمە هەیە ئەمە وایە ئەوە تا ئەوەیە دەگەکانی ڕیاڵ مەدرید نیەنەوە باشترین ئاس پێشکەشکردن توانای تیشان نەکوشراوە بۆیە کارلۆ ئەنچیلۆتی زۆر بەهێمنی ئەم تیپەی ڕاگرتووە و دەزانێت چی دەکات و بەس ئەنچیلۆتیشە بەم جۆرە زانێ ڕیاڵ مەدرید بەڕێوەبەرێت چونکە ڕیاڵ مەدریدی پێش ئەنچیلۆتی ئەم ڕیاڵ مەدریدە تۆقەنەرەی ئێستا نەبوو بڕۆن سەری زیدان بکەنەوە لە دووەم ئەرچە دوای لۆپیتیکی کە زیدان هاتۆتۆ لە دووەم ئەرچە بڕۆن دۆخی ڕیاڵ مەدرید بین و دۆخی بەدەستەی ڕیاڵ مەدرید بەراورد بکەنەوەنێ ئەو کات خۆتان هەموو شتێکتان بەردەکەوێت بۆ دەردەکەوێت دەچمە سەرم یاریانە بەڵام پێشەوە گەر کۆمنتێکات بێت سەبارەت بە قسەکان سڵاو بۆ ئێوە ئێستا باسی میلانۆوانەکەم کاکزانیار باسی میسیەکە نازانم هیچ باسێکی میسی لە ئارایە نییە کاگاکۆ کاتێک لە ساڵی 1986 فێرکسۆن بۆ ڕانەری یونایتێدەتانەوە سەی جنازناوێکی نێناسا کە دەڵێن سەبر لە سەر تینهاگ بگری ئایا هەندەر و کارژێڕی ئێستاوە بە تەحمل لە چاڕوانی تینهاگەکە آخر ئەو سەردەمەی تۆپی پێی ئینگلتەرا لەگەڵم سەردەمەی ئێستەیە زۆر جیاوازە زۆر جیاوازە من بڕوان ناکەم و ئارامگریە هەبێ لە سەر تینهاگ کاگازا دەڵێ ڕیاڵ کێشەی بەرگری زۆرە بە تایبەتی ئالابا و شوێنی کارفاخاڵ کاکە ڕێکار ئەڵێ پاریس شانی قۆناغی شانزە نیە کاکەشکار گلەی لە چاوی هەیە بەسەر چاو قسەیەکیش لەسەر بەرشەلۆنە دەکەینەوە کاکە شکارجیان نووسیم لای خۆم بەرشەلۆن انشاءڵا قسێکی لەسەرەکەین کاگەسان تاوانە و تێبینیەش تەواوە بۆ ئینتەرمیلانیش بۆ هەموو یەکەمەکان ڕوبەڕبوونی ئینتەرمیلان ڕوبەڕبوونەوەی قورسە بێت 100% و قسەی جەنا بدوایە وەڵا کاک ڕێگار خەتای یاریزانەکان ئیترەمە مەجاریتیان نیە کاگازا دەڵێ لیڤەرپۆڵ دەبێتەوە دەرکردنی تینهاگ باش ئەوانی تر هاتوۆتە سەر کاک ڕێگار بەخوا نازانم مناقەشەکانی لەگەڵ چییە بەس نازانمە بەست لە چییە نەوەڵا کاک یادگار من کاکەڕان فێرکسۆنی ژەیە لە فەیسبوک کوڕێکی چالاک وەندەرێکی سەرسەختی مانچستەر دە بابەتی زۆر جوانیش بڵاوە کاتانێ من تەنها لە کۆمنتەکانەوەم بۆ نووسی وتم یەک جیاوازی یەک یعنی تایبەتمەندی ئەنتۆنیم پێ بڵێن لە مانچستەر یاخود تینهاگەوە 2 ساڵ ئەنتۆنی پێیە جیاوازی شێم کوڕم پێ بڵێن کە تایبەتمەندیکی گەورە بێتیا کە شانی و 100 میلیۆنە بێت کە پێی درابێ ینی خۆی هەر ئیمۆجیشی بۆ ناردم ئەوە کاکسیامەندی ژوەکو منەڵێ لەگەڵ بەردەوامی تینهاگام
پیۆڵی سخوت بێنێسە دەچمە سەر میلان بە تەواوی باسی یەکەم باسی نیوکاسڵ سڵاو و دەستخۆشیەکانیش بۆ ئێوە کاکە فەرمانەڵێ ڕیال سیستمی تیپەکەی تەواوە بۆیە ئاسی بەرز پێشکەشەکە بێگومان کەسێکی ژیر لە پشتیەوە کارەکە هەرە بێت سیستمی یاریکردنی تیپەکە تەواو بێت ڕاشفۆرد پێکانیە بوو کاکرێبان دەچمە سەر کۆمەڵی مەرگ سەرەتا باسی دۆخیم کۆمەڵێتان بۆ دەکەم تاوان لەم کۆمەڵەیە هاوڕێیان جارە پێویستم بە خشتەکە نییە لەم کۆمەڵەیە دۆرتمۆند دەموو شتێکی کۆتایی پێێنەوە هیچ شتێک لەسەر دۆرتمۆند ناڵێم ئەوەی دۆرتمۆند ڕکابەری لەسەر دەکات لەگەڵ پاریس سەن ژەرمانە تەنها پێشەنگی گروپەکەیەکە ئەگەر پاریس سەن ژەرمان سەرکەوتنی بەسەردا تۆمە بکە پێشەنگی گروپەکەی لێ دەکرێت و لە یاریەکانی ئەم شەوە چیمان ئێمە لە ڕوبەڕبوونی پاریس سەن ژەرمان و دۆرتمۆند تەنها پێویستی بە یەکسانیە بۆی کە یەکەمی یەکلا بکاتەوە دۆرتمۆند ئەم شەو بەس ئیشیەوەی یەکەمی یەکلا بکاتەوە هیچی دیکە لەبەی سەرکەوتنی یەکلا کردەوە لە بەرامبەردا پاریس سەن ژەرمان و لویس ئێنریکی لە یاری ئەم شەو لویس ئێنریکی پێویستی بەبردنەوەی تاوەکو گەشتنی بە قۆناغی داهاتوو یەکلا بکاتەوە ئەمە خاڵی یەکەمە بەبردنەوەی لە دۆرتمۆند پلەی یەکەمی گروپەکەشی یەکلا کاتەوە ئەمە ئامانجێکی ترە بۆ پاریس سەن ژەرمان و بە یەکسانبوونیش چانسیەوەی دەبێ بگاتە قۆناغی داهاتوو بەو مەرجەی نیوکاسڵ و میلانیش یەکسان بوون یاخود میلان لە نیوکاسڵ بەرێتوانێ کەواتە ئەگەرەکانی بەردەم پاریس سەن ژەرمان باز لە سەرکەوتن ناکەین کە سەرکەوتن هەموو شتێکە و پێشەنگی گروپەکەشیە دەداتە دەست بە یەکسانبوونیش چانسی ئەوەی هەیە بگاتە قۆناغی داهاتوو یعنی بە هەموو ئەگەرەکان پاریس سەن ژەرمان شکست نێنێ بارودۆخی بۆ قۆناغی داهاتوو یەکلاکەرەوە لەوەی ئەم بلیتە ببڕێ بگاتە قۆناغی داهاتوو بەڵام یاری دووەم کە یاری نێوان نیوکاسڵ و میلانە پێیوەسە بە ئەنجامێ یاریەوە ئەگە پاریس سەن ژەرمان یاریەکە بەرێتەوانێ هیچ هیوایەک لە یاریەکەی سەروانیە هیچ هیوایەک بۆ ئیدی هاو و ستیفانۆ پیۆڵی نیە ئەگەرەکانی بەردەم نیوکاسڵ و میلان چین تاوان نیوکاسڵ بە بردنەوەی خۆی خۆ دەزانن چامپیۆنز لیگ مواجهەی مباشیرە پاریس سەن ژەرمان لە ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆ لەگەڵ نیوکاسڵە دۆڕاوە گەر خاڵەکانی یاوتا بێت لەگەڵ نیوکاسڵە بێگومان حەقەکە دەچێت بۆ نیوکاسڵ نایەتە لای پاریس بەڵام لەگەڵ میلانە براوەیە ئەگەر لە خاڵدا لەگەڵ میلانە یەکسان بێەوە پاریزەوە بریتە دەبڕێت لە بری میلان نیوکاسڵ پێویستی بە سەرکەوتنی خۆیەتی بەسەر میلاندا و پێویستی بە نەبردنەوەی پاریس سەن ژەرمان کاتێ نیوکاسڵ دەباتەوە نابێ پاریس سەن ژەرمان باتەوە لە بەرامبەردا میلان پێویستی بەچی میلان چۆن سەردەکەێت میلان دەبێت خۆت لەسەر یاریگای سان جیمس پارک لە نیوکاسڵ بەرێتەوە و چاوەڕوانی دۆرتمۆند دیشکا سەرکەوتن بەسەر پاریس سەن ژەرمانە لەسەر یاریگای سیگنال ئیدونا پارک تۆمار کرد ئەمە ئەگەرەکانی سەرکەوتنی ئەم دوو تیپەن لە یاری ئەم شەوە و میلان سەبارەت بە میلان ئەگەر قسێ بکەین باز لە دوورخستنەوەی پیۆڵی بکرێ ئەگەر پاریس دۆڕا و میلان بردیەوە میلان سەرەکەی بەڵێ لەگەڵ دۆرتمۆند ئەمە کاکە لازبێستون ڕیبلەی کاکە سەمەدی کردووە کاکە سەمەجیان وەکو شەرحم کرد بوو ئەگەر پاریس بدۆڕێت میلان و نیوکاسڵە چکامێکیان بیبەنەوە سەرەکەون باوازەحتر بێلا نیوکاسڵ بیباتەوە لە میلان بیباتەوە لە نیوکاسڵ بەس پاریس بدۆڕێ بە دۆرتمۆند سەردەکەون و لە یەکسانبوونی شاد نیوکاسڵ بیباتەوە لە میلان سەردەکەوێت چونکە مواجهەی مباشیر لە سوودی نیوکاسڵە بەسەر پاریس سەن ژەرمانە بارودۆخی ئەم گروپە تا کۆتایی بە تەموو مژایی ماوەتەوە هێشتا دۆرتمۆند لەگەڵەوەی سەرکەوتنی تۆمار کردو بەڵام ئەم شەو بە پێگاتەی سەرەکی یاریەکە بە تەواوی جوود و توانای خۆی یاریەکە چونکە دۆرتمۆند بە یەکسانبوونیش بە پلەی یەکەمی گروپەکەی دەگاتە قۆناغی داهاتوو ڕوبەڕووبوونەوەی گەورەکان لا دەبات لە قۆناغی شانزەیە و خۆی دادەنێت بۆ تیپانی کە ڕوبەڕووی تیپە دووەمەکان بێتەوە کامە خۆی لە خۆیدا بۆ دۆرتمۆند تایبەتمەندێکی گەورەی دەبێت لە بەرامبەردا میلان و پیۆڵی ئەگەر پیۆڵی ئەم شەو بدۆڕێ دوور بخرێتەوە شتێک هەیە لە میلانە من پێم وایە پرۆژەی ڕێدبێرد و کاردیناڵی کە سەرۆکایەتی میلانی وەرگرتووە دەکرێت پرۆژەیەکی درێژخایەن بێ دەکرێت ئەم ساڵ کە یاویانە بە پیۆڵی ئەم یاریزانانیان بۆ کڕیەوە تا کۆتایی وەرزەکان داوە بە پیۆڵی چونکە ئەمان پرۆژەکان هەیە تا
2030 بەردەوامیکەن دواتر لە 2030 ئەگەرزانیان وە بەرهێنانەکان لە میلان سود بەخش نییە ئەو فرۆشتنەوەی تیابکەن ئەمە چجا بگا بەوەی کە ئەگەر لەم پارەی زیاتریان بنێ کە میلانیان پێکڕیوەتەوانێ ڕەنگە فرۆش گۆڕانکاری لە میلاندا ڕووبداتەوە لە بواری سەرۆکاتی بەڵام بە پێی راپۆرتەکان پرۆژەکەی میلان لەسەر پیۆڵی تا کۆتایی وەرزە مادا بێ هیوابوونی تەواوی میلان لەسەر جەمپاڵەوانەتەکان چونکە لە حاڵەتی بهیوابوونی میلان لەسەر جەمپاڵەوانەتەکان دۆخەکە لەسەر پیۆڵی قورسەبێ و میلان ئامادەیە بە ڕانەری کاتیش وەرزەکە کۆتایی پێبێنێ و هەر بەم جۆرەیە ئێستا بەردام بێت چونکە گەر پیۆڵی لەوێ نەبێ و لەوێ نەبێ میلان هەر لە پێنجەم و شەشەم ئامێنێتەوانێ هیچ کێشەیەک لە ئەوتۆی میلانە دروست نابێت بەڵام بە پێی راپۆرتەکان پرۆژەی میلان بەو جۆرەیە ستیفانۆ پیۆڵی بۆ یەو مێرکاتۆیی کە خۆی سەرپەرشتی کردووە ئەم یانزاریزانەی کاتوونەتە تیپەکەوانێ تا کۆتایی وەرز دەبێت لە ئەرکەکەی بەردەوام بێت بابزانن میلان بەکوێ دەگەێنێت و بابزانن ئەنجامەکانی میلان و تموحی میلان و ئاستی یاریکردنی میلان بەرەو کوێ دەڕوات راپۆرتەکان دەڵێن میلان بەم جۆرە چاوەڕێ دەکات سەرۆکاتی تیپەکە بەم جۆرە چاوەڵەکەم بۆیە لە هەموو ئەو شکست و یەکسانیانەیە تاوەکو ئێستا دەستیان نەکردووە بە دوورخستنەوەی پیۆڵی و پیۆلێر لە پۆستەکەی بەردامن لە بەرامبەردا ئیدی هاو من بە بڕای من نیوکاسڵ یاری پێشوو غەدری لێکراگنان نیوکاسڵ بە هەموو پێوەرێک ئەلێرە لە شیکاری وەرشی جوان حاڵەتەکەم بۆ ڕوونکردنەوانێ ناقێکی گەورە بەرامبەر بە نیوکاسڵ کرا نیوکاسڵ دەبووە یاری پاریس سەن ژەرمانی بەسەرکەوتن کۆتایی پێبێنە بەڵام یوفا و زوڵمەی لێ کرد و دواتریش هاتن داوای لێبوردنیان کرد ئەم داوای لێبوردنیان کردووە بە عادەت بەدڵی خۆیان یاری بەنجامەکانەکەن و دوایش داوای لێبوردن لە تیپەکەکەن و ئیشەکان تێگەچێت نیوکاسڵ ینی وەکو بینەرێکی تۆپی پێ وەکو دادپەروەریەک دادپەروەری لەوای ئەم شەو نیوکاسڵ سەرکەوێ شامەشانی دۆرتمۆند بۆ قۆناغی داهاتوو نە پاریس شایانی سەرکەوتنە نە میلان شایانی سەرکەوتنە خۆگەرچی میلان لە چواریاریەکە ماسێکی زۆر بەرزی پێشکەش کرد بە زیاری دۆرتمۆند خراپ بووە بەڵام وەکو دادپەروەری وەکو تەماشاکارێکی یارەکانی چامپیۆنز لیگ نیوکاسڵ و دۆرتمۆند شایستەیەون بە شایستەی بگەنە قۆناغی داهاتوو ئەگەرچی دۆرتمۆند جێمی دووەمی پاریس لە ناو پاریسا و یاری یەکەمی لە ناو یاریگای خۆیان بەرامبەر بە میلان زۆر خراپ بوو و تەنانەت دیاری دووەمیش تەنها بە هێرشالگەڕاوەکان بە 4-3 گۆڵی لە میلان کرد و یارەکەی لێ بردەوانێ بەڵام ئەو شتە ڕاستەکەی کردو لە یاریگایە حەقی 90 خولەکی یاریگایەوە بۆیە بە شایستەی سەرکەوتۆتە قۆناغی داهاتوو واگەر دادپەروەری ینی دادپەروەریمان بێ بە بڕای من شایستەی نیوکاسڵ بگاتە قۆناغی داهاتوو لەم قۆناغەدا یارەکانی ئەم شەو چیارەک دەبن دەچینە لای خشتەکەمان با باسێک لا یارەکانی ئەم شەو بکەین زانین یارەکانی ئەم شەومان چیارێک دەبن طبعاً لە کۆمەڵی پێنجەم ئەتلێتیکۆ مەدرید و لازیۆ ڕوبەڕووبوونەوەیەکمانەیە لەسەر یاریگای واندا میترۆپۆلیتان و کە ئەم کۆمەڵەیە ڕکابەریە لەسەر گرتنی پلەی یەکەمی گروپەکە چونکە هەردوویانەیە ئەتلێتیکۆ مەدرید و لازیۆ گەشتونەتە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ ئەوەی کە گرنگە بۆ ئەتلێتیکۆ مەدرید بە هەمان شێوە ئێوە وامەزانن گرتنی پێشەنگی شتێکی ئەوەندە خراپ بە یاخود شتێک بێکەیانەکان هەوڵی بۆنێن بەڵکو خاڵی سەرەکی زۆربەی زۆری ئەم تیپانە بۆ نمونەتی پێشوەکو لازیۆ گەشتنە بە قۆناغی شانزەی ئامانجەکەی پێکاو بەڵام ئەتلێتیکۆ مەدرید دەیەوێت هەنگاوێکی زیاتر بە چونکە چەند ساڵی ڕابردوو لە چامپیۆنز لیگا بۆ وەرزی ڕابردوو لە قۆناغی کۆمەڵەکان ماڵاوای کردووە بۆ ئەم ساڵ دەیەوێت قەرەبوو بکاتەوە بۆیە ئەمە یاری پێشەنگی گروپەکانە سەڵتێک و فاینۆرد هیچ گرنگێکی لەسەر نییە و فاینۆرد دەوتیپە دەبێت کە دەگاتە یۆرۆلیگ باسم لە کۆمەڵی مەرگ ڕوبەڕووبوونەوەکانی نیوکاسڵ و میلان و دۆرتمۆند و پاریس سەن ژەرمان کرد لەم کۆمەڵەیەش هیچ جاریە گرنگی کەوتووی نەماوە تەنها ڕکابەری ڕێستار و یانگ بۆیس بۆ گەیشتن بە یۆروپا لیگ مانچستەر سیتی پێشەنگی گروپەکەی یەکلا کردوتەوە ڕێد بۆڵ لایپزیگ پلەی دووەمی گروپەکەی یەکلا کردوتەوە و شتێک لەسەر یاریە نەماوە ڕکابەریەک لەم گروپە دەمێنێت بۆ بلیتی دووەمی ئەم گروپە شاختەر دۆنتسک و پۆرتۆ بۆی کە کامیان بە پلەی دووەم سەردەکەون شامەشانی بەرشلۆنە چونکە لەم گروپەش پلەی یەکەم بۆ بەرشلۆنە یەکلا بۆتەوانێ بەڵام پۆرتۆ و شاختار یاری گرتنی پلەی دووەم دەکەن و براوەیان تاوان خۆتزانن ئەم دوو تیپە مواجهەی مباشیریان گرنگە براوەیان دەگاتە قۆناغی داهاتووی کە بەکوی هەردوو یارەکە براوە دەبێت دەگاتە قۆناغی داهاتوو بە دووەمی گروپەکە و دۆڕاویشیان بەشدار دەبێت لە یارەکانی یۆروپا لیگ ڕۆیانڵ تۆری بوو بەرشلۆنە من لەسەر قسەی کاکەشکار دەمەوێت قسەی بکەم لەسەر بەرشەلۆنە
قسەیەک دەکەم لەسەر بەرشلۆنە و لەسەر چاوی و لەسەر لاپۆرتە سەیریکەن هاوڕێیان عزیز ینی خوا ینی لەوە چێت دەکەڕەدەم قسەم کرد بێتەوانێ تکایە ئەو بیر و بۆچوونە لایەن لە مێشتانە بە عقلێتی بەرشەلۆنەی بیدایەتی میسیشە چونکە بەرشلۆنە 5 ساڵی کۆتاییشی لەگەڵ میسی هەربووە بە بەرشەلۆنەی ساڵەکانی نەوەکان و 2000 سەرەتای 2000 بەرشەلۆنە ناگەڕێتەوە سەردەمە ئەمە شتێکە کۆتایەت و چەند جارمانوتەوە دۆخی ئێستەی بەرشلۆنە دۆخێکی زۆر ئاساییە بۆم تیبە تۆ بە تەمای بەرشەلۆنە ئەبتاڵ بەرێ و بەرشۆنە دەوری بەرێ و ئێستا لە یەکەما بێ دڵنیا بە کێشەکە لە بیرکردنەوەکەی تۆیە کێشەکە لەو ناحەقیە یەکەم هەموو هیوا گەورەی لەسەر بەرشلۆنە هەڵەچنی بۆ لەبەروی تۆ وا ڕاتووی بەرشەلۆنە و بەو گەورەیە بینیوە وا ڕاتووی بەرشلۆنە هەموو ساڵێ لەسەر چامپیۆنز لیگ ڕکابەری بکە وا ڕاتووی لەسەر بەرشلۆنە هەموو ساڵ لەسەر لیگا و پاڵەوانتیەکان ڕکابەری بکە نا ئازیزم ئێستا بەو جۆرە نییە سیستمی کارکردنی بەرشلۆنە سیستمی کارکردنی بەرشلۆنە ئێستا سیستمی بەڕێوەبردنی ئەم تیپێ سیستمی بەردەوامیدانی ئەم تیپێ کۆمەڵی کێشەی گەورە لەم تیپایە بەرشۆنە هێشتا خەریکی چارەسەرکردنی ئەم کێشانێ کۆمەڵی قەرزی گەورە لەم تیپانەیە ئێستا بەرشۆنە چارەسەرکردنی و قەرزانێ ئەخۆ لاپۆرتا و ئەوان ناکرێ وەکو تۆ دانیشتن لە ماڵەوانێ ئەبێ ئەو قەرزانە پڕ بکەنەوە ئەبێ ئەمیانەیە بەڕێوەبەرن ئەو بیری لەم ساڵ نییە کە تاوا بوو تۆ دوو خۆشی بژێڕی ئەو ئەبێ یانەکە بەردەوام بێ بۆ 20 ساڵی تر بۆ 30 ساڵی تر پرۆژەکانیان بەم جۆرە ئەنجامەدەن چاوی لە بەرشەلۆنە دۆخی بەرشەلۆنە هیچ کێشەیەکی نییە تۆخێکی ئاسایی خۆیەتی بەرشەلۆنە لەژێر ناوی بەرشلۆنە ڕکابەری خۆی ئەنجامێ ئەو واقعەتی بەرشەلۆنێ چاویش لەگەڵ بەرشەلۆنە ئەماکرێت لەگەڵ ئەم تیپەیە ئەماکرێت ڕاستە تۆ یاریزانەکان بە تاگوەریگری یاریزانی باشن بەڵام کە بە منزومە پێکەوە ئیشیان نەکرد بەڵێ کێشە لە چاویە من چاویم پێ من ساڵی 2010 لەسەر چاوی وتومە چاوی من وەکو ڕاهێنەر ئەوەی کە لە سەد بینیمە پاژەوەی کە نزیک بوو لەوەی کە ڕانەراتی بەشۆن نەکەشدا 20 بوو یا 21 بوو لەسەر چاوی کە هاو ڕانەراتی بەرشلۆنەوە بگرێت لەگەڵ کاکە نەورۆز و کاکە بڕیارە لە گفتوگوی دەرەوە یاریگای باسمان لەو کرد وتم چاوی نەیتوانیوە سەر ڕایەوە مگرێبەسەی بۆی کرا لە سەدی قەتەریان نەیتوانی ئەمان جیتیپەکە بپێچێ کە نازناوی چامپیۆنزی ئاسیای بۆ بەرێتەوە لە بەرشەلۆنە ئەم دۆخە لاپۆرتا لێ ڕازیە توی هاندەری بەرشلۆنە لێ ڕازی نیت لاپۆرتا لێ ڕازیە ئەهاندەرە ڕاستەقینەکانی بەرشەلۆنە لە دۆخی بەرشلۆنە ڕازین ئەوە هاندەرە نوێەکانی بەرشەلۆنەن کە ناڕازین لە دۆخی بەرشەلۆنە ئەوانن کە دوای میسی بوون بە هاندەری بەرشەلۆنە دۆخی بەرشەلۆن دۆخێکی زۆر ئاساییە چاویش ئەو تیپە بەڕێیەکە ئەکرێت لە 2-3 ساڵی داهاتووە بەرشەلۆنە هەوڵ بە ئەو تیپە دروست بکاتەوە کە هەیە بەڵام ئەم کارە دووبارە بوونەوەی زەحمەتە لە فوتبۆڵە بۆیە کاکەشکارجیان باوەڕ بکە چاوی ئەوەیە کە بۆ بەرشەلۆنە کراوە لاپۆرتاش هیچ کێشێکی لەگەڵ چاوی نییە هیچ کێشێکی لە ئەنجامەکانی بەرشەلۆنەش نییە دۆخی بەرشەلۆنەی زۆر بەلاوە تەبیعیە و ئاسایشە وەرزی ڕابردوو خولیکی ئیسپانیانێنەوە ئەم وەرزە بێدەستکەوت بنە مۆرزە بە هاندەران ئەڵێ بە دەستەی کارگەڕێ لەوە تا لە قۆناغی شانزەی چامپیۆنزیگا وەرزی ڕابردووەوە دەرنەکران ئەم ساڵ ئەنجامم گۆڕیەوە تا بە یەکەمی گروپەکەمان گەشتونەتە قۆناغی شانزە لە قۆناغی شانزە چیە لە بەرشلۆنە بربەستێکی ئاسانی نابێت دەگاتە چارێکی کۆتایی ئێمە دۆخی دارایی بەرشلۆنەش ڕێک دەکاتەوە گلیەکان لەسەر چاویش کەم دەکاتەوە بەرشلۆنە لەر دۆخێکی خراپە بێ لە ڕکابەری لیگار دەمێنێتەوە بەردەوامە بێ جامی شای لە بەردەما بێ بۆیە دۆخی بەرشلۆنە ئەو دۆخە قورسەنیە کە هاندەران لێی دەڕوان و بیری لێ دەکەنەوە مامەسادا و دەڵێن تەر بۆیە دووەمە بەشکە بەر ڕیاڵ بکەوێ کاگاکۆڵێ ئەو چوارگۆڵی نیوکاسڵ لە پاریسی کرد بەس بوو کە نیوکاسڵ سەرکەوێ پاریس ڕێگەیانەوە کاکە ڕێبین بەخوا ئەوە واقعەتی بەرشەلۆنە ئەتوانن بە کاکامەران نەسرەدیم لێ من نەموتووە بەو جۆرە ئەڵێم بەرشەلۆنە بەو جۆرەی کە تۆ نووسیوتە بەرشلۆنە بەو جۆرە لێ کردووە لە چییە لەوەی لە بەرشلۆنەی 2009 تا 2013 بینیتەوە ئەم بەرشەلۆنەی ئێستا لە چاو ئەو بەرشەلۆنەی ئەو کاتەیە ئاوای لێ دەکەم بەڵام نەک بە خودی مێژووی بەرشلۆنە بەڵام تۆ بەرشلۆنەی 2009 بۆ 2013 دەوێتەوە لە چاوم بەرشەلۆنەیە
ئەبێ بەم جۆرە قسەی لە سەرکەم ئازیزی دڵم و من پێ دەڵێن دۆخی بەرشلۆنەش دۆخێکی زۆر تەندروستە و تەبیعی لاپۆرتا لە ئەنجامەکان ڕازیە تا ڕۆژ یەکشەمە پێتان ئەگەمەوە خواتان لەگەڵ.